دەچمە ماڵی تێکۆشەرێکی دێرینی ڕابوونی ئیسلامی. پیاوێک دەیان ساڵی تەمەنی لە پێناوی خزمەتی خاک و ئاین بەخشی. مامۆستا حەسەن بابەکر یەکێکە لە پێشمەرگە دێرینەکانی ڕابوونی ئیسلامی کە لە ساڵی 1970 دا کاتێک تەمەنی 29 ساڵ بوو چەکی بۆ بەرگری لە خاک و ئاین کردەشان. چیرۆکی ئەو چیرۆکی تێکۆشەرێکە کە هەرگیز لە بەرامبەر زەبر و زەنجی دوژمناندا کۆڵی نەداوە. ئێمە بە دەستی جەماعەتێک لە یەکێتی گیراین. ئەو جەماعەتە مەمری ڕمیاندا بوو ئەو 6-7 کەسەی کە گیرا بووین. ئەویش لە شاخی ماکۆکی بوو. ئێوارە بوو درەنگ بوو باران دەبارەی تاریک ئەوانیش مەجموعەیەکی کەم مابوونەوە بۆ ئەوەی ئێمە ڕمیکەن کە لێیانداین زۆر بەپەلە بوون. بەڕاستی ئەو پەلەپەلەی وای لێکردن کە حیاتی میشخوای گەورە ئەوە بیپارێزێ. لە ساڵیادی ڕاگەیاندنی کۆمەڵی دادگەریدا مامۆستا حەسەن بە گەرمیەوە باز لەو یادە دەکات و خۆشحاڵی خۆی بۆ بەردەوامی کاری سیاسی و ئیسلامی دەردەبڕێت. ئەمەش دەری دەخات کە سەرەڕای تەمەن و ئازارەکانی ڕابردوو هێشتام بە ڕوحیەتی گەنجیەوە چاوی لە داهاتوویەکی گەشترە بۆ گەلەکەی و کۆمەڵی دادگەری. قەناعەتی خۆمان وا بووکە یانی زروفەکە وای لێ هاتووە پێویست دەکات بەوەی کە کۆمەڵی ئیسلامی بێتە جێی ئەو حیزبەی ئێمە کە گلەیمان لێیەتی. بە نەزەڕی من لە ناو بزنەوە یەکبوونی ئیسلامیدا هەر بکرا بە چونکە بەڕاستی دەتوانم بڵێم زۆر لە لێکدانەوەکان و تێفکرینەکان و میکانیزمی ئیشەکان لە ناو حیزبدا لە یەکتری جیاواز بوو. قەت تەماشای یادەوەریەکان و وێنەکان کردووە بۆ هیچ ڕۆژێکی ئەو ڕۆژانەی ڕابردوو گریابی؟ ئەرێوەڵا لە شوێنێک باسی شەید شەریف و ئەو شەیدانەکرا کە ڕمیکران لە سەر چای ماکۆک ئەم بەدەست خۆم نەبوو گریانم هاتێ. تەنیا خەباتکارێکی مەیدانی نەبووە بەڵکو مامۆستا حەسەن بابەکر خاوەن بڕوانامەی زانستیە و لە ساڵی 1983 کۆلێژی شەریعەی لە بەغدا تەواو کردووە. لە ساڵانی ڕابردوودا ئەو مێژووی ژیان و ئەزموونەکانی خۆی لە کتێبێک بە ناونیشانی هەوراز و نشێو کۆ کردەوە کە بەڵگەنامەیەکی گرینگە بۆ سەردەمی خەباتی شاخ. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.